کاک ئەحمەد دەروێش جارێک پێتانڵم باوەڕتان بێ حەدمان نییە پێتان نافرۆشینەوە کاک ئەمە یەکشتان پێ بڵام خۆزگە موچەکانتان لە ئێمە بوو ئێمەی هونەرمەندان ئێمە هونەرەمان پێیە لە سەرەتایم قەیرانەوە 3 ساڵ و نیوە ئەو هونەرەمان لێوە نەگرتەوە بەخۆ بەخش ئەمە یەکشتان پێ بڵم ڕاستیەکە ئەش بیرۆکەی برایەکی بەڕێز و خۆشەویست بوو کامڕۆ لێرە دوایەم دووگەرانی کاشەما ڕێزەنانی بۆکەین کە ئێمەی هانە بیرۆکەی بوو